سڵاوتان لێ و هەموو کاتێکتان باشبینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان کامەران و شادمان و دڵخۆشم کە لە مەڵقەی تیشاتم و خزمەتتان بۆ باسکردن لە پشکنی گشتی ساڵانە بۆ چاوەکان. پاشەوەی کە لاڵکە ڕابردووە بە شێوەیەکی گشتی باسمە لە پشکنی گشتی چاوەکان کرد لە مەڵقەیە بە تایبەتی باس لەو حاڵەتانە ئاکەین کە بە ساڵا چوون و ئەیانێ بزانن کە هەندێک کێشە هەیە لە چاوایان ئەمانەوە وەڵامی پرسیارەکانی وەک ئاوی سپی، ئاوی ڕەش، لێزەرکردنی چاو، وەزعی گلێنەی چاو، کەی لێزەر بکەین، قەوسی چاو، قۆقزی چاو، کۆمەڵ کێشەی ترکە لە چاوەکان هەیە کە لە مەڵقەیە لەگەڵ بەکارهێنانی کۆمەڵێک ئامێرە بە میوانداری بەڕێز دکتۆر ساکەر حەوە ڕەجمەحوی کە ئێمە لە خزمەتی جەنابیان لە دەکەین. سوپاس بۆ میوانداریکردن. دکتۆر ساکار بە سوپاس واڵقەی پێش لە خزمەت جەنابی دکتۆر میران ئاوین کە باسمان لە پشکنی گشتی چاو کرد بە شێوەیەکی گشتی و کە چی بکەین و لە هەر تەمەنێکا و چوون تا کۆتاییەکەی. بەڵام هەرو کاتەش پێش بەردەمەکە لەگەڵ دکتۆر میران ڕێکەوتن وا بوو کە بابەتی پشکنینی ئەو بەڕێزانی کە بە ساڵات چوون و بەڕێزانی کە نەخۆشیشی درێژخایانیان هەیە و پێویستیان بە وردەکاری زیاتر هەیە هەڵگرین بۆ مەڵقەی بووی لە خزمەت جەنابتە عەرزی بکەین لەگەڵ ئێوە باسی بکەین. حەزەکەم بۆم باس بکەیت کە گەنجێکی وەکو من کە هیچ نەخۆشیشی درێژخایانم نییە و تازەش عینەکەکەم گۆڕیوە بترسم لەوەی کە چاوم ئاوی سپی و ڕەشی هەبێ یان نا. بەڵێ بەپی تەمەنەکان فەرقەکات فەحسی چاوەکان خۆی ئەگەر ساڵانە هەموو کەسێک هەموو تاکێکی ساڵی یەکجار فەحسی چاوی بکات زۆر باشە بێت. بەڵام ئەگەر هاتوو یەکێک فەحسی چاوی کرد ئەم ساڵ و هیچ کێشەی نەبوو، چاویشی کەس نەبوو، زەختی چاوی گرت، دکتۆر پێویستە هیچ کێشێکی چاو نییە، ئەتوانێت 2 ساڵ دوای ئەوە تاخیریکە. بەڵام ئەگەر تۆ ساڵانە فەحسی چاوەکان بکەیت زۆر باشە بێت. هەر بەمە بەست ئەم جارش لەگەڵ کەسێکی ترا قسەم کرد بۆی کە بزانم جگە لە مەسەن لە پزیشکان ئەو بەڕێزانش کە پشکنەری چاون بە سوپاسەکان هاوکار و تەواوکاری کاری ئێوەن ئەڵقەی پێشوو زۆر بردی باسمانەوە کرد کە ئێوە لەگەڵ ئەوانە پەیوەندیشی زۆر باشتان هەیەش بۆ خۆی جێگەی دڵخۆشیە چکە کاری پزیشکی هەمووی کاری دەستە جەمعیەیە. بەڵام بنبیرم نایە دوجار کەی زەختی چاوم گرتووە چکە هەموو جارێک هەر لەگەڵ جەناب لەگەڵ جەناب دکتۆر نیازە ئەو کارانە ئەنجام دەدەین. زەختی چاو بۆچی گرنگە و چۆن ئەگیرێت و لە چ تەمەنێکا پێویست دەست پێوەگرتنی؟ بەڵێ زەختی چاو یەکێکە لەو نەخۆشانەی کە سایلەنت کیلەرە بۆ ئاسابی چاوەکەمان بۆ دەماری چاوەکەمان بە بێدەنگی کوژێت بە بێدەنگی ئەیکوژێت ئەگەر ئێمە هاتوو پێمان نەزانی و تەسیرێکی واژ ناکاتە سەر بینین تاکو ئەگاتە ئەدڤانس ستێج تاکو ئەگاتە قۆناغی کۆتایی ئەو وەختە سەیرەکەی نەخۆشەکە ئەبێ بە تەنەڵ ڤیژن یعنی وەکو وایە کە لە کونێکی بچووکەوە سەیری دەوروبەر بکە یعنی دەوروبەری نابینە ڕەش هەبێتەوانێ ئەمە ئەگاتە باشیانی ئەگەر ئەمە ئاسانی بکەمەوە دکتۆر مەسەرەن دەباتەوەی کە ئاوا بەم شێ ببینی ئاوا بەم شێوەیە بینێت بەڵێ بزەبێت باشە بەڵێ بەزەوە لە قۆناغە کۆتاییەکان قۆناغە کۆتاییەکان کە گەشتی شەو قۆناغە کۆتاییانە ناتوانین هیچ شتێکی بۆ بکەین لەبەرەوەی دەمارەخانەکان کە لە دەماری چاوایە کە ڕێکی چاوەکەی کە ئەساسی چاوەکەیە ئەو تحلیلی ئەو ڕسمانە ئەو ڕووناکیانە کاکەیەتە سەر چاومان بە لەگەڵ شەبەکیا و تحلیلێکا و بەهۆی دەمارۆ ئەنێرێ بۆ برین ئەنێرێ بۆ مێشکی بۆ عفو بۆ مێشک لە مێشکەوە بۆ مانێتەوە ئێمە ئەتوانین ڕسمەکان ببینین یعنی ئەگەر دەماری چاو نەبێ ئێمە ناتوانین ئەو پرۆسەیە ببینین یعنی شتەکان بە باشی نابین لەبەرەوە ئەگەر هاتوو هەموو ڕۆژێ چەندەها بە ملیۆنەها خانەی لێ بمرێ سەرەکی لە فترێکی کەمە ئەم دەماری چاوە ئەمرێت و بینین مانکزە بێت و ناتوانین یعنی بێتە هۆی نابینانی. باشە لە پشکنینێکی وەکو فشاری گشتی لەش بڵێ فشاری خوێن ئەوەی کە خەڵک لە زەخت بۆی کە بزانین زەختت هەیەنەوە باشترە تمەنی 7 ساڵی تا 20 ساڵی جارێک دەست پێ بکەی ئەگەردەت بۆ 5 ساڵ جارێک دووبارە یەکەیتەوە بەڵام لەسەر و تەمەنی 40-50 ئەگۆڕێت و ئەو بەڕێزانش کە خۆیان بەرزە فشاری خوێنان هەیە ساڵی دووجارە بێت دکتۆر ببینین ئەوە لێ بکەیتەوە. زەختی چاو چۆنە مەسەلەن ئەو لە چ تەمەنێکە پێویستەکە بگریت؟ بەپی ئەوەیە ئەگەر فامیلی هستری هەبێ ئەن پێشینەی خێزانی هەبێت یان ئەگەر پێشینەی خێزانی هەبێ ئەویش بێگومانە بێت لە تەمەنێکی 20 ساڵ لەوانەیە زووتریش فەحسی چاوەکان بکەی بۆ زەختی چاو زەگەر پێشینەی خێزانی نەبوو ئەتوانی لە ژیان تا یەکجار زەختێکی چاو بگری دوای چەندەها 2-3 ساڵیان وەکو جەنابێڵی لەوانەیە بۆ 5 ساڵیش بگونجێ زەختێکی چاومان بگرینەوە لە گەنجە بەڵام کە گەشتینە 40 ساڵ ئەبێ بەلایەنی کەمەوە ساڵی جارە زەختێکی چاومان بگرین چونکە ئەو نەخۆشیە لەگەڵ تەمەنە لەوانەیە لێمان دیاری بان لەوانەیە زەلامێک هەبێت یا مرۆڤێک هەبێت تەمەنی 70 ساڵیا و هێشتا زەختی چاوی نەبێت بەس لەوانەشە یعنی ئەگەریشی هەیە بۆمان توش بێ و تا پشکنین نەکەین ئێمە نازانین زەختی چاومان هەیە چونکە چەند جۆرێکی هەیە سەیری لەسەر.
باش بێزە پشکینەکە بکەم زانانی چۆن بەڵێ باشە. خۆی چەند جۆرێکی هەیە دەستی هەیە بە جیهازەکە تۆنۆمیتەری پێوترێ ئەوە ئێستا نەماوە چکە زۆر بەرچاوەکەوێت و یعنی لەوانەیە ئازاریە بێ بۆ نەخۆشەکە ئێستا ئەم جیهازە تازانە هەن پێڵەن پەف تۆنۆمتری تەنها بە هەواکە زەختی چاوەکە ئەگرێ و هیچ بەرکەوتنێ لەگەڵ چاوی نەخۆشەکە نابێ نەخۆشەکە یەت لەسەر جیهازەکە باشە. چەناگە لێرە دانێ ناوچەوانیشی بەرسکەینەوە بە هەردوو چای سەیری پێشەوەکە بەرکەوتێکی هەوای ئەبێت بەس نابێ نەخۆشەکە چاو بتروکێنێ و بترسێت چونکە هیچ ئازاری نییە و ترسی نیە لێ. جەنابە گەنجی حساستریت لە وەک لە چاوێکی تر چونکە بەپێی تەمەن چاوەکانمان هەستیارەکەی کەمە بێتن. ئێستا زەختی جەنابەت هەردوو چاوەکە و 5ەیە کە زۆر باشە ئەگەر لە بینی لە 20 کەمتر بێ زەختی چاو زۆر باشە لە بینی 8 بۆ 20 زەختی چاوی ڕێک لە ناوە ڕاستە. دکتۆر بۆ زەختی گشتی لەش بەرزە فشاری خوێن کۆمەڵێک کاری مەترسی دارمان هەیە هەندێکیان لەژێر کۆنتترۆلی خۆمان هەندێکیان ژێر کۆنتترۆلی خۆمانەیە کە بەڕێزت لە من زۆر باشتریان زانی بۆ نمونە قەڵەوی جگەرە کێشان خواردنەوە ئەلکۆهول ئەمە لەو بابەتانن کە مەترسی تووشومان بە بەرزە فشاری خوێن زیاکە فشاری چاو چ شتێک واکە کە مەترسی تووشبوون پێی زیاد بێت. یەکەم شت پێشینەی خێزانی پێشینەی خێزانی ئەوە زۆر گرنگە چکە ئەوانەی کە پێشینەی خێزانیان هەیە بۆی هەیە مناڵەکانیان خوشکوبراکانیان ئەوانش زەختی چاویان هەبێت. ئێستا لە زەختی لەشە خەڵکەڵێ سەرمێشێ ئەزام زەختەکەم بەرز بۆتەوە ئەگەرچی ئەوش پزیشکانی هەناویە فەرمونون نەخێر بۆ زۆرە نیە ئەو کەسانی کە زەختیان زۆر بەرزە اینجا دەرەکەوێت بەسەر ێشە پیانە دەرەکەوێت و دا زۆربەی زۆری حاڵەتەکانە بەرزە فشاری خوێن بێت دەنگە. ئێستا من دایک و باوکم باوەڕ داکەم لە ژیانە نەجارێک پشکنیان بۆ فشاری چاویان کرد بێت بۆ زەختی چاویان کرد بێت کەوا بێ بەوەی بێ کە جەناب تەی فەرمووی بە تایبەتی جیلە کۆنەکان لاانە دایک و باوکی جەنابیشت و خەسوو خەزوریشت بە هەمان شێوە هەر پشکنیان بۆ چیان نەکردو بۆ زەختی چیان کەواتە بەشێویی گشتی لەبەرەوە کاتە ئامێر نەبوو ئێستا لە کێوە خەڵک دەست پێ بکە باشە لە چ تەمەنێکەوە دەست پێ بکەین. پێشینەی خێزانی هەبێت لە تەمەنێکی گەنجیشە ساڵی 2 ساڵ جارێ ئەبێ زەختی چاومان بگری پێشینەی خێزانیمان نەبێ لە 40 ساڵەوە ئەتوانین ساڵانە زەختێکی چاومان بگرین لەبەرەوەی وەکووتمان بێدەنگە ینی نەخۆشەکە هیچ هەستی پێ ناکە. اینجا چەند جۆرێکیشی هەیە زەختی چاوەکان نوعێک هەیە ئازاری لەگەڵا نوعێکیش هەیە هیچ ئازاری لەگەڵ نییە ئەمەیان خەتەرترە ئەمەیان زۆر ترسناکترەوەی کە ئازاری لەگەڵ نییە. بەپی چی جا ئەگرێتەوە بەپی گۆشەکەی کە خۆی زەختی چاو لە چی دروست ئەبێ شلێکی شلەیەکە لە ناو چاوایە چاو دروستیەکە بووی ئەو شکڵی چاوەکە بمێنێتەوە و پەستانێک لە ناو چاوەکە هەبێت لە تقریبان لە شوێنێکایە نزیک لە ڕەشێنەی چاوە ئەم ڕەشێنەیە لەگەڵ گلێنەی چاو گۆشەیەک دروستەکە ئەگەر گۆشەکە زۆر تەسک بێ پێڵین گۆشەی داخراو ئەگەر گۆشەکە کراوەتر بێت پێڵین گۆشەی کراوە. ئەگەر زەختی چاوەکە جاری وا هەیە بەهۆی ئەو ڕەشێنەی چاوە یەتە پێشەوە یان شتێکی بەستەری ئیلتیهابێکەکە ئەو چاوە ڕەشێنەکەی زۆر نزیکە بێتەوە لە گلێنەی چاوەکە وای لێیە پێوترێ گۆشەی داخراو نەخۆشەکە حەز بە ئازارێکی زۆر ئەکات ئەنی ئەمە نیشانەی ئەبێ ئازارێکی زۆری ئەبێ لە چاوەکە هیچ تەحملی ناکات ینی حتا لە خەویشا بێ خەبەریەکاتەوە لەوانەیە ڕشانەوەی هەبێ سەرێشەیەکی زۆری هەبێ تقریبا لە زەختەکەی ترەچێت خراپتریشە ئەمە بەڵێ چونکە ڕشانەوەی بێت چاوی لێڵ ئەبێت چاوی سوور ئەبێت ینی خۆی بە زووترین کاردێتە لای دکتۆر چونکە ئازارەکەی زۆرە ینی جاری وا بۆ نەخۆش سەی شەو هاتووە داخڵمان کردووە لەبەر ئەو زەختی چاوە ئێمەش ئەبێت وەکو ئەمەرجنسی معاملەی بۆ بکەین یەکسەر داخڵیەکەین و ئەو دەرمانە تایبەتیانەی کە بۆ دابەزینی فشاری چاوەکە هەیە بۆی بەکارێنین تاکو دابەزێت دوای ئەوەش ئەیخینە سەر قەترە بۆ ئەوەی جارێکی کە وای لێنێتەوە بەڵام ئەو نوعی کە گۆشەی کراوەیە ئەویان نەخۆشەکە هەستی پێ ناکات چەندیش بەرز بێ ئەنجار وایە نەخۆش هاتووە سەروسی 5 بۆ لانێ بۆ چلیش ڕۆشت بێ بەس چونکە گۆشەی داخراونیە نەخۆشەکە هەستی پێ ناکە ئەمە ترسناکەکەیە ئێمە لەو نوع ئەترسین ئەمانەوێت کە بە نەخۆش ئەڵین فەحسی فشاری خوێن بکەم بۆ ئەوەی زوو تەشخیصی ئەو نوع بکەین و نەبێتە هۆی ئەوەی ماکەکانی لەسەر چاوەکە دەرکەوێت و اینجا ئێمە عیلاجی بۆ بکەین چونکە درەک ئەبێت. هۆکارە مەترسیدارەکان چین؟
چکە لە پێشینەی خێزانی چیتر طبعا ئەوانەی کە شەکریان هەیە ئەنی ئەوانەی نەخۆشی تریان هەیە شەکرە زەختی خوێنیش هەیەکێکە لەو هۆکارانە ئەوانەی کە جگەرە کێشن ئەلکۆهۆلیکن ئەمانە یعنی تەسیریان هەیە ینی هۆکاری سەرەکی نین بەزەیەکێکن لەوانەی سێکەندەرین بۆ ئەو شتانە ینی ئەبن با هۆکاری دووەمی بۆ هۆکارە سەرچەکە پێشینەی خێزانیە پێشینەی خێزانیەکەوە دوای وەجگارە کێشان و زیادەڕۆیکردن لە خواردنەوەرکن و تاقۆتاییەکە بەکارهێنانی مۆبایل تەسیری نیە بۆ سەرزەختی چاو تەسیری باش سەرزەختی چاو تەسیری نیە بۆ شتێکە خراپ بۆ شتێکە خراپە لە پێش بەردامەکە باسی ئەوت کرد کە فەرمووت ئەم ئامێری لە تەنیشتی منایە ژمارەی خانەکانی گلێنەی پێ ئەپێون بۆچی ئەم ئامێرە بەکارن بووی کە ژمارەی خانەکانی گلێنەی چاو پێون ئەمە سپێکولەر مایکرۆسکۆپی پێوترێ ئەو گلێنەی ئێمە کە ئەیبینی لە بەشی پێشەوەی چاوە بەشە ڕوونەکەیەتی لە چەندەها خانە پێک هاتووە هەموو کەسێک بڵێن ژمارەیەکی معەنی هەیە لەو خانانە مثلەن کە یەکێک ئەبێت بە گەنجێکی تەواو خانەکانی لەوانەیە لە 2000 زیاتر بێ بۆ 3000 و بەو شێوەیە بەڵام ئەگەر هاتوو بە پێی تەمەن ئەم خانانە جاری وا هەیە کەم ئەبێتەوە بەرەبەرە لێ کەمە بێتەوە و وای لێیە ئۆپاستێ یان وەکو تانێک لەسەر چاوەکە بەعام نەک لە شوێنەکە بەعام لەسەر چاوەکە دەرەکەوێت بەهۆی کەمبوونی خانەکانەوەیە ئەو تانەی کە دکتۆر باسەکە ئێستا برای مۆنتێری بەرنامەکە بەشەی ئیفێکت بۆتانە خاتە سەر شاشەکەکەی بینن وەکو بەچاو هەڵمێکە بە شوشەیەکەوە وای لێت ئەوە بەهۆی کەمبوونی خانەکانەوە ئێمە بۆ هەموو نەخۆشێکەکەین پێش ئەوەی کە عملیاتی بۆ بکەین نەشتەرگەری ئاوی سپیان هەش نەشتەرگەریکی بۆ بکەین ئەو خانەی گلێنەی بۆ حسابەکەین ئەگەر لە هاتوو لە 2000 زیاتر بوو ئەوە زۆر باشە خانەکانی گلێنەی زۆر باشە بەس ئەگەر لە 2000 کەمتر بوو بە نەخۆشەکە ئەڵێن کە شتێکی وات بەسەر هاتوو خانەکانی گلێنە و بەو شێوەیەکەم بۆتەوە لەوانەیە دوای عملیات ببێتە هۆی سپیبوونی گلێنەکەی پێشەوەی کە بزانم ئەم ژماری گلێنەی چاوانم چەندێکە و گرنگە ئەمە لەگەڵ پشکنینی چاویلکا بیکەنەوە دەربارەی چاویلکەی ڕەش کاکاری بۆ تاماسەکە کە چۆن دروست دەکرێت و چەند جۆری هەیە بینەری ئەوە بین و ئەگەڕێن خزمەتتانەوە لە خاتو دکتۆر ساکار پرسیاری ئەوە بکەم کە ئایا پێویستەکە ساڵانە یان 5 ساڵ جارێک لە گۆڕنی چاویلکە پشکنینی زەختی چاو و پشکنینی ژماری گلێنەکانی چاو بکەین ئەمە یەک دووش ئەمێ بزانم وەکو چۆن وەرزشەکرێ بۆی کە ماسوولکە نەپوکێتەوە وەرزشەیە بۆی کە خانەکانی چاو نەپوکێتەوە لەگەڵامە بەشێکی کەمان هەیە لە چاویلکە ئەویش عینەشی ڕەشە کە زۆر بەکارهێنرێت لە ڕۆژیان ڕۆژانەیە ئەمەیان بۆ پارێزگاریە یەکەم لە تیشکێکی بەهێز تیشی خۆر وەکو تیشک وەکو بەقووەتیەکەی هەروەها ئەو تیشکانەی کەوا زەریش ئەیان لە چاو ئەبێ ئەم دوو ماسەفاتە وە جوانی بینینەکەشی ئەو لەنسانە بەچی دیاری ئەکرێ یەکەم جۆری ماواد دەکەی هەموو شتێک یەکەم جار ئەگرێتەوە بۆ جۆری ماواد ئێمە تەنها ئەو ئیشەی کە لەسەر چاویلکە ئەکرێ کە ئەو ڕووناچی کە بۆمانێت بە جوانترین و بە پاکترین شێوە بگا بە چاو وە چاو ئیسراحەت بکە ئەمە هەدەفەکەیە ئیتر ئەگەر ئیشێکی زۆری تاکرابێ ماوادێکی چاکی تیا بەکار هاتبێ و تەکنیکێکی بەقووەتر و بەهێزتری تیا بەکار هاتبێ ئەو کاتە ئەو کەسێک کە ئەو شەمسیە لە چاوەکە عینەکە تەبعاً ئیسفادێکی زیاتری لێکا و چاوی ڕائەگرێ و هیچ زەرێکی لێ ناکەێ وەکو باسمان کرد وتمان عینەکی ڕەش دوو سێشتی هەیە مواسەفاتەکانی یەکەمیان ئەبێ کوالیتیەکەی موادێ بێ کە هاتوچۆی تیشک تایە ستاندەرد بێ هاتوچۆی تیشک لەوانێت تۆزە زەحمەت بە لێراکە باسکرێت چکە ئەوە پەیوەندی بە حساباتێکی ماتماتیکیەوە هەیە کە ئەو تیشکانێک هێن بۆ ئەبێ ئەو ڕسمە بە جوانی بە پاشی بگەن بە چاو
ئەوە یەکێکە لەو ماسەفاتانەی کە چاو هەم لە چایلکەی پزیشکە هەمان پرۆسێسە ڕائەگرێت. دووەمیان نابێ مەوجی تیا بێ، چایلکە دروست دەکرێ مەوجی تیا. سێهەمیان ئەو ڕەنگەی کەوا دائەنرێ ئەبێ نیسبەتەکانی مەزبوط بێ، مەسەلەن لە 150 لە 125 بەپێی جاری وایە دکتۆری چاو ئەنووسێ لە 150 ئەوە لە 175 ئەومە بەسێکی تایبەتی هەیە. تۆ مەساچی بۆ بازار ئەڵەی سێرەکەی ڕەش عینەکەکە، بەڵام لەوانەیە نیسبەتەکەی تاوە نەبێ. ئەگەر نیسبەتەکەشی تاوە نەبێ ئەوە ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا چاو عەزیەتی بێ. یەکێ لەو شتانەی کە زۆر گرنگە کە ڕەچایەکەی لە وڵاتی ئێمەیە خۆی عینەک کاتەگۆری هەیە، کاتەگۆری 1 و 2 و 3. ئەمانە چینە ژمارانە؟ ئەم ژمارانە ئەوەیە مەسەلەن بۆ نمونە ژمارەی 1 زۆر ڕوونە، ئەوە بۆ مناسەباتی تایبەتیە بێ. بەعام ئێمە کە بۆ خۆمان کە بەکاری هێنین، ئێمە بەعام عینێکی شەمسی بەکاری هێنین بۆ سایقی، بۆ دەرەوە، بۆ پیاسە. ئێمە لە کاتەگۆری سیان لە وڵاتی ئێمە ئەبێ ئەگەر ڕەشیش بێ باشتر ڕەنگەکانی تر. بۆچی؟ چونکە کاتەگۆری 3 هەتایەکی بەهێزە، کاتەگۆری 4 نایە بە هیچ شێ بەکار بێ. ئەگەر عینێکی نووسا بوو کاتی 4 معنای ئەوە عینێکی لەحیمە، یعنی تۆ مەبەست لەحیم چیە؟ تۆ توانین پیاسی پێ بکەی، بەڵام نابێ سایقی پێ بکەی، خەتەرە. ئەمە یەکێ لەوانە. اینجا ماسەفاتە عیلمیەکانی کە یەکەم UV بەلایانی کەمەوە بێت 400 بگرێ، هەش ئێستا 420 هەیە، وەکو وەزان تاقیشمان کردو با جایشکە تاقیکەینەوە. ئەمە ئێستا ئەم عەدەسەیە هەتا 700 ئەیگرێ، یعنی UV 420 و 450 بەرەو سەرەوە. ئەمە عەدەسەیەکی کوالیتی بەرزە، بەڵام ئەمەیان تەنها لەبەر ئەوەی کەوا 420 دەگرێ. سێ دیکە ئەمە هەر یەکە بۆ مناسەبێت دانراوە. ئەمەیان تۆ لەوانەیە لە بازار مەسەلەن جاری وایە کە ئیکڕیت و ئەزانی ئیشیە ماکە، بەڵام وانە هەر یەکە و ئیشێکەکە. ئەمە جۆرەکانی بۆ جاگرێتەوە. اینجا بێزگە لە UV شتێکێ پێڵێن پۆلەرایز یا پۆلەرایز نا. پۆلەرایز و پۆلەرایزنا زۆر کەسی تێکە چ وازانێتە عینێکێکە پۆلەرایز بێ، ئیتر ئەمە UV تیان نەخێر. UV شتێکە پۆلەرایز تەنها فلتەرێکە دائەنرێ بۆی کەوا کۆنتراست چاکە، یعنی ڕەسمەکە جوانتر ببینی. ئەمە بەشی دووەمی لێنزەکە. سێمیان جۆری موادە خامەکەی جارێکی تر یەتۆکایە، ئەبێت موادێکی کوالیتی بەرز بێ. زۆر جار مەسەن هەمیسان باسمان کرد بە جاری پێشوشە عینێکی وا هەیە بە 500 هەشە بە 300 دلار، هەمیسان ئانی پرسیار دووسێت و ئایا بۆچێ؟ وەکو باسیشمان کرد مەج نییە تۆ هەر بچی 300 دلارێکە بکڕی ئەبێ ئاگاش لێ بێ شتێکی هەرزان نەکڕی کە زەرر لێبە. ئەمە مواد و شتەکانی هەر ئیتار و شتەکەی هەر لە موادی TR90 و لەگەڵ ئەسیتاتی پێڵەن دروستکراوە، بێجگەلەوەی کە کاتەگۆری 3 تقریبا نزیکی 175 کات. ئەمە UV 400 لەگەڵ پۆلەرایز یعنی بۆ جوانکردنی ڕەسم UV بۆ پاراستنی چایەتی لە تیشکەکان ئەو تیشکانێکەوە زەرر لە چاوەیەن. ئەمەیان ماکەی ڕیبانە. ئەمە مواد و شتەکەشی موادێکی چاکە ئەسیتات بەکار هاتووە، بینین و شتەکەی تەمان کوالیتیشی بەرزتیا بەکار هاتووە. ئەمە کە ڕەشی تاوا دروستمان کردو بۆی بە چای دەرەجەی خۆی، بەڵام هەندێک جاریش هەندێک کەسێ پێویستی پێیەتی کە عینێکی بەردەوامی لە چایە بێت، لە کاتی خۆرا بۆی عەزیەتی نەبێت، ئەو بتوانێت لە ژووری شەو بەکاری بێنێ. ئەوە عەدەسەیەک هەیە بیان پێڵێن فۆتۆگرەی. مانای چییە؟ مانای ئەوەی لەبەر هەتاوە ڕەش ئەبێ وەکو شەمسی و لەبەر سێبەری شاکە هینە بێ کاڵە بێتەوە. ئێستا ئەمە نمونەی ئەو عەدەسەیە، ئەم فۆتۆگرەیە. ئەمە ئێستا ئاوا کە لە چاوێکی احتیاجی لە ژوورۆ سپیە، بەڵام ئەگەر بێت و بچیتە بەر هەتاو، ئەمە جیازێکە بۆ تێستە سێرەکەین. ئەگەر بچیتە بەر هەتاو هەر ئەو عەدەسەیە کە ئێستا بەدەستمەوە بوو سپی بوو، یەکسە خۆی بەپێی تیشکی هەتاوەکە ڕەشە بێ، ئەبێ بە عینەکی شەمسی. ئەمە یعنی شەمسی و تۆبی بێکەوە بەسێتەوە. ئەگەر بێت و تێستیشیکەینەوە سێرەکەین، ئەمە پێڵێم ئەمە بلوکەتەکەیەتی کە 420 ئەگرێت. ئەمە هەم بلوکەتە هەم فۆتۆیە، ئەم دوو ماسەفاتەی هەیە.
پێش کەمێک باسی فشاری چاومان زۆر بوردی بۆ کردن و باسمان لەوە کرد کە پێشینی خێزانی گرنگترین هۆکاری مەترسیدارە بۆم بابەتە و هەر کەسێک کە ساڵانە پشکین بۆ چاویەکە وا باشترە کە پشکنێکیش بۆ فشاری چاوی بکات جگەلەوەش پرسیارم ئامێرم هەبوو کە بۆ ژماردنی ژمارەی خانەکانی گلێنەی چاو بەکارەهێنرێ خات و دکتۆر ساکار ئەو بۆ من پرسیار بوو کە فەرمووت لەگەڵ بەسەرۆچوونی تەمەنە ژمارەی گلێنەکانی چاو کەم دەکات وەکو هەر شتێکی تر لە لەشی مرۆڤ کەمەکاتەوە ئەم ژمارە بۆچی گرنگەکە بیزانی وەکووتمان ئەگەر گلێنەیەک هێڵتی بێ ینی تەندروست بێ بە خانەکانی هەمووی تەواو بێت و زۆر بێت بەس لەگەڵ کەمبوونەوەیە ئەو بەندەی بینی خانەکانیش گەورە ئەبێت و لە گلێنەکە ئەکات ببێتە هۆی لێڵبوونی گلێنە یعنی مەسەر بۆ لەباتەی دوو گلێن ئابم شێ ئاوا لەم نزیکە پێچرابێتن ئاوا دوورەکەەوە دوو خانەیان باش کە دوو خانەکە لێک دوورەکەەوە کاتە لێڵن بەڵام لە فشاری خوێنە لە فشاری چاوە فەرمووت کە لە کۆتایی نەخۆشیەکە کە زۆر پێشکەوتو بێک و تونێلێکی لێ و کاتە ئەو تونێلێک دەرەکەوێت بەڵام لەم حاڵەتەوە لێڵی دەرەکەوەی کە لێڵێکێتە سەر چاوی کەسەکە گەژماری گلێنەکان خانەکانی گلێنەکان بێتەوە وڵە خۆی هەست ئەکا بە لێڵێکەش و کەسی بەرامبەریش هەستەکە کە گلێنێ ڕوونیە هەستەکە سپیایەک هەیە لەسەر گلێنێ ئەم پشکنینە چەند ساڵ جارێک پێویستەکە خەڵک بیکە وەکو ڕۆتین نییە وەکو ڕۆتین نییە مەسەن تۆ فەحسی عینەکەکە بێت ئەوە بکەیت بەڵام ئێمە زیاتر پێشەوەی کە عملیاتی نەشتەرگەری بکەین بۆ چاوەکە ئەمە ئەکەین بۆی بزانین ئایا ئەگەری لێڵبوونی گلێنەی چاوەکە چەنە و بۆی بە نەخۆشەکە بوترێ دوایی نەیهێنێتە سەرەوەی کە ئایا نەشتەرگەری بۆ کراوە چاوەکەوای لێهاتەوە خۆی ئەسڵەن خانەکانی گلێنەی کەم بۆیە چاوەکەی بۆ تا لێڵ و سپی بۆ کام جۆری نەشتەرگەری ئەم نەشتەرگەری ئاوی سپی ئاوی سپی ئاوی سپی بەڕاست بۆ ڕۆیە هۆکارەکەی بریتە لە لێڵبوونی عەدەسەی چاو هەموو مرۆڤێک عەدەسەیەکی ڕووناکی ڕوونی هەیە لە مناڵیەوە کە پێ لەدایکە بێ لەگەڵ گەورەبوونی تەمەنە ئەو پڕۆتینەی کە لە ناو عەدەسەکایە تۆزە تێک ئەچێت و لەوانەیە تۆپەڵ ببن بەیەکەوە ئەوش بە هەمان شێوە ئەبێتە هۆی ینی بەندەکانی بینی خانەکان تێک ئەچن کە تێک چوون ئەو ڕوونیە کە لە گلێنەی کە لە عەدەسەی چاوەکە نامێنێت ئەبێتە سپیبوونی چاوەکە ئەمێ ئاوی سپی ئەوی سپی باشە ئەم ژمارەی خانەکانی گلێنە کە بەم ئامێرە ئەی پێون بۆ عملیاتی لێزەریش پێویستەکە بیکەن یان نەخێر پێویستەکە بیکەن ئەوەی کە لێزەرەکەی بۆ چاوە بۆی عینەکەکە فڕێنی وەلابرنی عینەک نەخێرەوە دوو جیهازی تایبەتی خۆی هەیە کە هەمووی یعنی ئەستورایی و تەنکی و عادەتی خانەکانی گلێنەش لەویا دەرئەکەوێت بەس بە جیهازی تایبەتی خۆی باش ئێستا ئەم ژمارەی گلێنانە بۆ من ئەگەر بیکەم چین پێڵێت ئەبێ فەحسی بکەین باش با فەحسی بکەین ژمارەی خانەکانی گلێنەوە نییە بەڵێ ئەمان چێ لە جاری پێشوو هەوایە لە چاوم نەخێر ئەمە تەنها هەر سەیری جیهازەکە ئەەکەیت و چاو ناتروکێنی سەیری پێشەوەکەی تاو ئێستا ئەنەلایسیەکە داتاکان و دکتۆر زۆر کەس پرسیار ئەکات بۆ نمونە ئێستا لە تیشکاکە جیراڵەن تیشک کەمێک کاریگەری لاوەکی هەیە لەبەر تیشک و بەرتەکە شێ و بەرتەکەرە ئەم ئامێرانە هیچ زیانێکی لاوەکی بۆ چاوەکان نییە نەخێر هیچ جۆرە باش جگەلەوە بمانێ باسی خانەکان بکەینەوە دەرچووە ئەوەی جەنابەت چاوی ڕاستە 2790 چاوی چەک بە 2654 زۆر نۆرمەڵە و زۆر باشە و ئەگەر بە وێنەشتیاتی کە خانەکان بەیەکەوەن خانەکان هەمووی بە تەنیژیەکەوەی و هیچ گەورەبوون و لێکجابوونەوەیکی تیاڕوونایەوە ینی گلێنەی جەنابە زۆر تەندروستە خاوەن جەنابی دەستخۆش ژمارەی خانەکانی گلێنەکە کەم ئەکا بۆ کەم ئەکا ئەسە بۆ نوێ لە ماسوولکەیە ئەگەر تۆ ماسوولکەی بەکار نیە بکێتەوە لە قژە ئەگەر بە تەمەنا بچیتە سەر و کۆمەڵێک هۆکاری تریفسیۆلۆژیمان هەیە بۆیە بێت هۆی قژوەری ئەم خانانەی گلێنە بۆچی کەمەکاتەوە یەکەم تەمەن دووەم بێگومان تەمەن واکە کەم بێتەوە دوو هەمین ئەگەر بەرکەوتە هەبێ بەرچاوەکە زەبرێکی دەرەکی بەرکەوت بێ یان زۆر لێک ڕوشان هەبێ لە چاوەکە یان زۆر جار فۆرمبەتی هەیە ینی تەنێک ئەچێتە ناو چاوەکە و دەستکاری چاوەکە ئەکرێ ئەگەر بەرکەوتە هەبێ بە گلێنەکە بە ئەوەش کەمەکاتەوە باشە
ئەگەرمانێ ماسوولکە زیاد بکەین وەرزشەکەین ئەگەرمانێ ژماری خانەکانی گلێنە زیاد بکەین بۆمان زیاکرێ زاناکرێت باش ئەگەرمانێ ڕەگە بگرین لە کەمبوونەوەی ژماری خانەکانی گلێنە بۆمانەکرێت ئەوەش ناتوانین بەس هەر ئەوەیە چاوەکانمان بپارێزین لە بەرکەوتە هەر ئەوەندەی ئەو کات مەسەرەن چاویلکە لە کاتی ئیشکردنا بەکاربێنیت بێگومان کاوابێ ئەو بەڕێزانی کە هەندێک یاری وەکو کیک بۆکسین و ئەمانەکەن ئەوان ئەگەری ئەم نەخۆشیان زیاترە کە ژماری گلێنەکانی نەوانێ لە تەمەنی گەورەیە لە چاویەکێکی کە زووتر وایان لێ بێ خانەکان گلێنان کەمتر ببێت باشە دکتۆر جگە لەم دوو ئامێرەکە ئەمان بۆ پشکنینی فشاری چاو زەختی چاومەشیان بۆ پشکنی ژماری خانەکانی گلێنە گرنگ بوو بە تایبەتی بۆ بەڕێزانی کە ئەچن بە تەمەنە ئەو بەڕێزانی کە شەکرە جۆری بڵین جۆری دۆمی شەکرە بە تایبەتی بەرزە فشاری خوێن نەخۆشیەکانی ترەوە بە تایبەتی قەڵەوی ژەسەکە بە جۆری هینوی نەخۆشی دادن هەر بەڕاست قەڵەوی ئەگەری کەمبوونەوەی ژماری خانەکانی چاو زیاکات یان هیچ وڵێکی هیچ ڕۆڵێکی نییە باشە ئەو بەڕێزانی کە چوون بە تەمەنە ئەو نەخۆشی درێژخانیان هەیە پێویستیان بەم ژماری پشکنی ژماری خانەکانی چاو هەیە یان نەخێر ئەو نەخۆشیانە بێگومان ئەوان چەند ساڵ جارێک پێویستیانە بە تایبەتی وەکووتمان پێش نەشتەرگەری بۆیان بکەین بۆ ئەوەی بزانین دوای نەشتەرگەریەکە چۆنیان ئەگەر خۆی لێڵبوونێک هەبێ لە گلێنەی چاوەکە بزانین ئایا هۆکاری ئەو لێڵبوونە چییە لەگەڵ فەحسی ترە هەر ئەمە نییە گەڵ فەحسی ترە ئەمەشی بۆ ئەوکەین ئەمێنێتەوە یەک پرسیاری تر بکەم اینجا دوای یەک ئامێرەتیژە زۆر حەزەکەم باسی بکەن ئەو ساڵە پشکنیەکم کرد کە کۆمەڵە گوێنەی ڕەنگە و ڕەنگی تیا دەرچوو بوو و باس لە قۆقزی و قەوسی چاو ئەمانەکرێ بەڵام پێشەوە بەڕێز دکتۆر نیاز مکەڕەم تاڵەبانی کە پزیشکی پسپۆڕی چاوە باس لەوا کات کە ئەم عینەکە گەربانێ لە بین و بیکەین بە لێزەر بین لە چاومان کە لێزەر جوانکاریە چییە و سوود و زیانەکانی چین بینەرێکی دکتۆر نیازە بین و ئەگەڕێن و لەگەڵ دکتۆر ساکار لەگەڵتان بەرداوە باسی جیهازی لیزەری لابردنی عینەکەکەین پێشی ئەڵێن لیزەری چاکردنی کەم و کوڕی بینین ئەم جیهازێکی تایبەتە لیزەر بەکارەهێنێت بۆ گۆڕینی شکلی گلێنە بۆ لابردنی ئەو دەرەجانی کە لە چاوی نەخۆشەکانە هەیە بۆ هەموو دەرەجەکانە بێت بۆ نمونەگەرێکی نزیکبین بێ یان دووربین بێت یان ئەستگماتیزمی هەبێت جیهازەکە ناوی ئەمارس 500S ئەمە شەریکەی شوێندی ئەڵمانیە جۆری لیزەری پێکرێ کە تازەیە لە وڵاتی ئێمە پێڵێن بە ترانسپی ئارکەی ئەم ترانسپی ئارکەیە ئەوەی باشە هیچ دەستکاریکردنی چاوی نەخۆشەکەی تیان نییە بۆ نمونە نەبڕینی تیان نە کڕاندنی تیان نە بەکارهێنانی مادی شیمیاوی تایە وەکو کوحول و ئەم بابەتانە مایتەماسیمانە بەکار نایێت جیهازی لیزەرەکە زۆر سەریعە لە ماوەی کەمتر لە 1 دقە هەموو چاوێک هەموو ئەو دەرەجانی کە تایەتی لای ئەبات و نەخۆشەکە توانێت دوای ئەوە چاویلکە بەکارنێنێت و ژیانی خۆی بەرێتە سەر. باسمان لە پشکنینی فشاری چاو کرد باسمان لە ژمارەی خانەکانی گلێنە و پێکبەستنی ژمارەی خانەکانی گلێنە کرد ئەمەنێتەوە باس لەم ئامێرە بکەین کە پێش بەرنامەکە بە چەند خولێکی پرسیانە دکتۆر ساکار کرد فەرمووی بۆ قۆقزی چاو بەڵێ ئەوانەی کە قۆقزی چاوانە بێ بەم ئامێرە کەشفیەکەی دکتۆر من کەم چاویلکەم کرد پشکنەری چاوەکە پێیوتم تۆ ئێکستیگماتیزمت هەیە ئێکستیگماتیزم ئەوەیە کە بەم ئامێرەش دەرەکەوێت بە ئۆتۆڕفراکشن دەرەکەوێت باشە بەس ئەوانەی کە لە 2 دەرەجە زیاتریان هەبێت ئێمە شکی ئەوەی لێ ئەەکەین کە
گلێنەی بەرەو قۆقەزی بچێت یعنی گلێنە خۆی ئەستورایەکی تایبەتی خۆی هەیە ئەگەر قۆقەزی چاوی هەبێ لە شوێنێکی معەنە زیاتر لە بەشی خوارەوەی ئەو گلێنەیە تەنگە بێتەوە بەرەبەرایەتە پێشەوە لە جاتی ئەو قەوسەی کە لە گلێنا هەیە خۆی قەوسێکی طبیعی هەیە چاو خۆی خەڕە و قەوسێکی طبیعی هەیە ئەو قەوسەی نامێنێ ئاوا قوچەک ئەبێتەوانەیە بەرەو پێشەوەیەت یعنی ئەمە زیاتر بەشی پێشەوەی چاوەکە دەرەخات باشە بەڵام ئەگەر بمانێ قوڵایی چاوەکە شەبەکەی چاوەکە ببینین ئەوە بە ئامێری ترێبینین باش بە ئەمان تەواو بکەین دوایە چین بۆ ئامێری قەوسی بۆ هینەکەش شەبەکەی چاوەکەش باشە من نەبێت چی بکەم هەر دیسانەوە چەنەکە دابنێمەوە بەڵێ بە هەمان شێوە چەناگا خەیتەوە سەر بەڵێ سەیری پێشەوەکە سەیری گوڵۆپەکەی ناوی بکە هەبێ چاو بکرێتەوە و نەتروکێ بەڵێ فەرمی چاوی کرد تاو نەخێرێک چاوی کرد مانەیە سەباز لە یەک چاوەکەی باشە سەرابم تاو بەڵێ باشە ئەمە وابزەم بۆ مناڵ زۆر گرنگە ئامێرەکە بەکار بەڵێ لە تەمەنی تین ئەیجا ئەو نەخۆشە زۆرە کە ئەبێتە هۆی قۆقزی چاوەکە ئەستیگماتیزمیان زۆرە بێت و زۆربەیان یعنی شتێکە پرۆسسێکە دائیمەن بەردەوام ئەبێت لەو عمریا دەرئەکەوێت و بە زوویش عین تەسیریان تێکە عنی گلێنی چاوەکان زۆر تەنکە بێ ئەمە بەم ئامێرە دیتێکتێکە یعنی دەریەخەین کە ئەوەی هەیە بۆ ئەوی بە زووترین کات بتوانین تەسبیت قەرەنی بۆ بکەین بۆی ئەو گلێنێ ڕۆژ بە ڕۆژ تەنک نەبێتەوە ئەش بە جیهازێکی تر عنی وەکو عملیاتێک وایە خۆشەکە پاڵەکەوێت و بە تیشکێک ڤیتامینە خینە ناو چاوەکەوە ئەو بەندانە تۆڵەکات و ناڵە تەنک بێتەوانە ئەگەر لە مناڵەکە بەمە نەزانێت ئەمە مەسەناڵەکانی شەباستەکەین و پشکنی چاو بۆ مناڵان ئەڵقە پێشوش کەمێکمان باس کرد کە بەشێشی گشتی لە تەمەنی 3 ساڵ دەست پێکرێت بۆوانی کە کێشیان هەیە گەرنا بەلای کەمە پێش چوونە قوتابخانە دەست پێکرێت ئەگەر نەزانرێت و لەگەڵ گەورە بوونا چ کێشەی لەگەڵ چاوە دروست دەکات زیاتر لە تەمەنی 10 بۆ 12 ساڵیە دەرەکەوێت ئەم نەخۆشیە بەتین ئەیجیایە کێشەکەی ئەوەیە ڕۆژ بە ڕۆژ ئەو گلێنەیە لە تەنگبوونا ئەبێ کە تەنگ بوو وتمان شێوە قەوسەکەی نامێنێتە پێشەوە ئەو شێوە قۆقزێ وەرەگرێ طبعا ئەمە چییە کات تاسیرە کاتە سەر بینین چکە چاوە دروست کراوە کە قەوسی بێ ئەو تیشکێتە سەری بینێتە عادەسە لە عادەسەکەش ئەچێ بۆ شەبەکیە کە تۆ ئەو شێوەیە قۆقز بوو لەوانەیە تیشکەکان بەملا بۆلا بڕۆن ناچێتە سەر عادەسەکە بە جوانی و ینی چاو باشوەری ناگرێت بەڵێ ئەمە تۆپۆگرافی ینی ڕووی گلێنە و بەعام دەرەخات چۆنە ڕسمیشی تایە و لەگەڵیشیا دەرەجاتیشی تایە دەرەجاتی جەنابەت زۆر باشە ئەبێ بزانین بەشی سەر و خوار و ئەم لە ئۆلای وەکو یەکە سەرەوە تۆ 42 ئەکسزەکە زۆر باشە و لەگەڵیشیا تەنکی گلێنە و بۆ دەرەخات لە چ شوێنێکا تەنکە یاننا ئەوەی جەنابەت تەنکترین شوێنە 523 کە زۆر نۆرمەڵە و زۆر باشە لەخوا بەزیابێ بەڵام ئەوانێک کە قۆقزی چاوەکەیان هەیە لەوانەیە بگاتە 420 یعنی تەنکترە ئەو کاتە پێویستی بە نەشتەرگەری کرد فەرموود ڤیتامینێکە و تیشکەکە لیهین کاتەکەی چەندێکی پێچی عملیاتەکە لەوانەیە بە هەمووی نیو سەعاتی پێ بچێت نیو ساعت ئەی ئەبێ ئەو چارە خوازە و نەخۆشە چەندێک لە ماڵە بۆی بکەوێت هەفتەی یەکەم بۆی بکەوێت و داوە عیلاجاتی هەیە و لە خلالی مایەکە ژیانی دەست پێکاتەوە داوای تر متابعەکرێت لەوانەیە عینەکی بوێ لەوانەیە شتێکی بوێت باشە ئەمانێتەوە ئێستا ئەماشمان تەواو کرد بەزماوە تۆ سێری شەبەکی چاوە بکەیت دروستە هەتاوەکو کاتێککە ئەمریکا ئامادەکەین بۆی پشکنی بۆ شەبەکی چاوە بکەین بەڕێز دکتۆر نیاز باس لە چیەکات باست و پشکیناکات کە پێش لێزەرکردنی چاو گرنگە بکرێت و وە چۆن پزیشک بەڕێدە کە لێزەری چاوکە لەگەڵمان.
طبیعی ئەو نەخۆشەی کەیت بۆ سنتەرەکە داوای لیزەرەکە بۆ لابردنی عینەک بێ کۆمەڵک فەحسی بۆ بکەین بۆی دڵنیابینەوە کە چاوی هیچ کێشەیەکی نییە بۆ عملیاتی لیزەر بۆ نمونە نابێ حساسیتێکی زۆری هەبێ نابێت زۆر چاوی وشک بێ نابێ هەوکردنێکی بەقوەتی هەبێ هەرچەند ئەوانە ئەتوانین هەتا حدێک بە عیلاج کۆنتترۆڵیکەین و چارەسەریکەین بۆی حازریکەین بۆ لیزەرەکە. شتی کەش هەیە زۆر گرنگە بۆ ئەوە مجموعی فەحسی بۆکەین عیلاقی بە گلێنەوەیە ئەبێ گلێنەکەی باش بێت و گونجاو بێت بۆ لیزەرەکە نابێت زۆر تەنک بێت و نابێت کێشەی هەبێ وەکو گلێنی قۆقزی و ئەم مشتانە. بۆ تەمەەن زۆر گرنگە ئەبێ لە 18 ساڵ زیاتر بێت تەمەنی نەخۆشەکە و باشتریش ئەوەیە کە لە 40 ساڵی زیاتر نەبێت. لەو نێوانە زۆر باشە بۆ لیزەر و دەرەجەکانیش لەگەڵ ئەوەشە زۆر دەوری هەیە ئەگەر دەرەجەکەی زۆر بەیان کەم بێت ئەوە دەورە بینە بۆ هەڵبژاردننی جۆری ئەو لیزەری کە بۆی ئەەکەین. ئەبێتیش ئەو دەرەجەیە سابت بێت ینی هەڵ بدرێت 6 مانگە تا 2 ساڵ متابعە بکرێت کە دەرەجەکە زیان نەکات بۆ ئەوی کە لیزەرەکەی کرد یەکجار بێت و هەمیشەیی بێ هەتایە زیان نکاتەوە ئەو دەرەجاتانە. و پێش ئەوەش نەختی عیلاج ئەگەر وەرگێ بۆ لیزەرەکە و دوای ئەو لیزەرەش ئێوەن ئەبێ عیلاج بەکاربێنێ هەتا تقریبن 2 مانگ بۆ ئەوەی ئیسفادە بکات لە نەشتەرگەری لیزەرەکە. وەک دەزانن کە ئەم بەشی بەرنامەی چارە ماڵقەی بەرنامەی چارە تایبەت بوو بە پشکنینی گشتی ساڵانە بە تایبەتی بۆ بەڕێزانەی کە لە تەمەنە ئاچن بە ساڵە و ئەو بەڕێزانش کە گەنجن و هەندێک نەخۆشیە وەک فشاری چاو وەک پێکەوە بەستن و ژمارەی خانەکانی گلێنەکانی چاو و هەروەها قۆقزی و شێوەی دەرەوەی چاو و هەروەها بابەتی بەکارهێنانی لێزەر بۆ ئەوەی کە چاوی کەلا ببرێت و لە باتیەوە بەبێت چاوکە کەسەکە ببینێت. ئەمانەوێت لە بەشی کۆتای بەرنامەکە باس لە پشکنین بۆ تۆڕەی چاوکەینەوەی کە پێڵەن شەبەکێ خات و دکتۆر ساکار بەسپاسەوە کە لە بەیانیمە جەنابەتمان ئازیێت داوە لەگەڵ جەنابی دکتۆر نیازیش چاوت خۆش بێ بێ زەحمەت بۆم باس بکەی ئەم ئامێرە چۆن نەکرێت تەماشای تۆڕەی چاو بکات. ئەم ئامێرە وەکو سیتیسکان بەش تۆڕەی چاومان بۆ ئەگرێت و ئەگەر هەڵ ئاوسانەیە هەچ شتێک لەناو تۆڕەی چاوەکە هەبێت پێمان ئەڵێ. بە تایبەتی بۆ ئەو کەسانە زیاتر بەکارێک کە نەخۆشی شەکریان هەیە وانەی تایپ 1 بێ یان تایپ 2 بێ کە شەکرە ئەیان لە چاو بەرەبەرە ئەبێتە هۆی هەڵاوسانی شەبەکەی چاوەکە بە تایبەتی بۆ نەخۆشانە بەکارێت زیاتر. لە گەنجی شوکوم نەئەکرێ مشکلی شەبەکی چاوهێت و پێم نەزانی بێ لەوانەیە لەڵاتوو بێ باشە. ئەگەر زەحمەت کێش ئێستا سەریشی تۆڕەی چاوم بکەیت دکتۆر وەکو پرسیارەکەم کرد جاری پێشوش ئەمە مادام فەرموون لە سیتیسکانە چێ سیتیسکان هیچکرەوە بتانی کە تشتێکی زۆر بەر مرۆڤ بکەوێت وەکو ئەلارما ئەو ئەلارما و کەسی کە پێڵم ڕۆ سیتیسکان کە کوچیان سەجمان لە لوری و ساری پۆلیسێ ئەبەت نازانم ساری پۆلیسە ئاگرکوژەنەی هەر شتێکی ترە بەڵام ئەومان بە ساری پۆلیس دەکەوێتە بنجۆمان لەگەڵ ڕێزمان بۆ ئەوان کە کارەکەن لەشان ساخ بێ ئەو کەسانی کە پێڵەن سیتیسکان کە بە شێوەیەک مێشکیان ئەلارمێک لێ ئاڵە تشتێکی زۆری هەیە کە فەرموود ئەم ئامێرەژە سیتیسکانە چێ ئاوا تشتێکی زۆر بەر من ناکەیان بەرچاو نەخێر ئێمە بە تایبەتی ئامێرەکانی چاو هیچ تشتێکی زیان بەخشی بۆ چاو نییە هیچ نەخۆشە نەڵێ بە ئەم ئامێرە من سەری تێ ئەخەم لەمدا ئەوە تشکە لە چاوم یان لە شەبەکێمان لەسرم هیچ تشکێکی نییە بەس وەکو ئەو وەکو سیتیسکان ینی مەقتع شەبەکی چاوەکە ئەگرێت و شتێکی تیا هەبێت پێمان بێزەحمەتشاشی بکەین زانین ئەمیش بە هەمان شێوە هەر چەناگەتدا ئەنەی و سەیری ئەو گوڵۆپە سوورە بێ یا سەوزە لە ناو جیازەکەی سەیرەکەیت و چاو ناتروکێنی ئۆتۆ جەستێکە و اینجا کاپچەرێکەی جەناب چاو داخست
جەنابی بەڵامەوە زۆر وەکو فەرمووت گەنجم تەحملم کەمترە لە چاو کەسێکە بە ساڵات چوو بێت. دووبارە ئەکەینەوە بۆرە. فەرمووی سلاحەتکە. باشە. بەڵێ. ئەمە ئەتوانین بۆ کامێرەکە شەرحێکی بۆ چایەکی جەنابتە ئەمە شەبەکیەیە، ئەمە بەشی ناوەی شەبەکیەیە، ئەمە لە سنتەری بینینایە خۆی ئەو تۆزە قۆقزەی هەیە کەەوە شتێکی تەبیعیە و سپاس بخوا ئەم فەحسەشیانە هەر زۆر نۆرمەڵە و زۆر باشە، هیچ ئاسایەک نییە، بەس هەنێ نەخۆش هەیە لەوانەیە ئەمەی زۆر بە ئاوسێت، یعنی شەبەکی زۆر ئاوسانەیەکی زۆری هەبێت لەبەرەوە ئەم خەتە سەوزە ئەبینیت گەورەتر ئەبێت بەشێکی زیاتری شاشەکە ئەگرێتەوە. دکتۆر ئەگەر خوا نەخواستە کێشێک لە شەبەکی چاومە هەبووە یانە بەڕێزایکە کێشە لە شەبەکی چاویان هەبووێت چەند ساڵ بیستمان لە کوردستان کێشەوەمانە پسپۆڕی تۆڕی چاومان کەمە ئێستاش هەروایە قسەیە؟ نەخێر پسپۆرمان بۆ هاتووە پسپۆڕی باشیشمان هەیە هەر ناوخۆی نێنێتوان ناخۆیەکانی خۆمانە هەر کوردن و بەعکسەوە ئەمە کوردەکان زیاتر خەمخۆری نەخۆشەکانی خۆمانن وەک لاوی بچنە دەروەی وڵات لەبەرەوەی کە چاو یەکێک لەو دەمانێت کە زۆر نزیکە لە مێشکەوە ئەکرێت لە ڕێگەی چاوە ئەوە بزانێت هەر کێشێک لە مێشکی مرۆڤ هەبێت یاخود ناکرێت بزانێت. بەڵێ وەکو پەنجەرەیەک وایە بۆ مێشک چاو چونکە ئەو دەمارە بەسراوە بە مێشکە و جاری وا هەیە هەڵاوسان لە دەمارەکە ئەبێ ئێمە بەهۆیەوە ئەزانین کە لەوانەیە تەنێکی نامۆ لە مێشکەکە هەبێت و یعنی لەبەرەوەی وا ئەکا زەختی دەمارەکان بەرز بێتەوە وا ئەکات هەڵا ئەوسان و سووریە کە بێت لە دەمارەکانە ئێمە کەوا ئەبینین نەخۆشەکە ئەنێرین بۆ نەخۆشی بۆ دکتۆری مێشک و دەمار ئەڵێن بزانە چ شتێک لە ناو مێشکتا هەیە. بە شێشی گشتێکە لە مەڵتا باسمان کرد لە پشکنینی فشاری چاوە لە ژماری گلێنەکانی خانەکانی گلێنی چاوە پێکبەستنی خانەکان بە یەکتری و هەروەها بینینی بەشی دەرەوەی ڕۆکاری دەرەوەی چاو لە قەوسی و ئەم شتانە و هەروەها لە تۆڕەی چاوە وابزانم ئیتر بەم شێوەیە ئەوەی کە پێویست بە دەربارەی چاو باسمان کردووە. زۆربەی زۆری طبعاً هەنە زۆر ئامێری تریش هەیە وەکو فلۆرسینە یان پانتای بینینە یانە لەیزەری چاوە ئەمانە هەمووی کاریگەری خۆی هەیە لە تەشخیصکردنی نەخۆشەکانی چاوە. بەڵام بە شێشی گشتەوەی کە پێویست بۆ پشکنینی ساڵان هەموو بەڕێزانی کە لە ساختن و بەڕێزانی کە نەخۆشیشی درێژی وەک درێژخایانی وەک جۆری دووەمی شەکرە و بەرزەفشاری خوێنیان هەیە کە پێویستەکە وەکو ڕێبەریەکی باشە بۆوان دروستە بە سوپاسێکی زۆر بۆ بەڕێز دکتۆر ساکار حەمە فەرەج مەحوی پزیشکی پسپۆڕی چاو و سوپاس بۆ بەڕێز دکتۆر نیاز مکەڕەم تاڵبانی و کاک ئاریشکە لە مەڵقەیە میوانمان بوون بۆی کە زانیارەکان بخەنە خزمەتیەوە خوار بێڵقەی داهاتوو دەسەکەین بە باسکردن لە پشکنینی گشتی ساڵانە بۆ مناڵان هەتا ئەو کاتە ڕێز و حرمەتیان بەدەکار و پێشکەشکاری بەردەوام و تەواوی ستافی هونەری و ئیداری دەزگای میدیای کورساق و فەرموون شەو و شەوگارتان شاد بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.